کاتتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاور بە پێشکەشکردنی بەشێکی تر لە درێژەی بەرنامەکانی ئاور دێمەوە خزمەتتان و تەوەرێکی تر هەڵەبژێنین کە ئاراستەی ئەوەی ئازیزیەکەم. هەروەکە ئاگادارن یان ئەگەریش ئاگادار نین لە ڕێگای ئەم شرۆڤەی ئەم هەواڵەوە لە خزمەتانی ئاراستەکەم لیژنەی ئامادەکاری و نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان یان هەمان قانونی ئەساسی کوردستان باشووری کوردستان دوێنێ دووشەمە بە دانیشتنەکەی خۆیان بڕێک لە بڕگە سەرەتایەکان و ئەساسیەکانی دەستوری کوردستانیان لەسەری ساغ بوونەوە و نووسیویانە. بۆیە لەگەڵ میوانی بەڕێزمان ئەم بەرنمەیەمان تەرخان کردو بۆ ئەو باسە. لەگەڵ کاک عەدنان عوسمان دێنەوە خزمەتان بۆ ئەم بەرنمەیە. کاک عوسمان بەخێر بێ بۆ کاک عەدنان ئافوکە بۆ بەرنامەی ئاور. کاک عەدنان وەکو سەرەتای ئەم باسە ئەگەر پرسیارێک ئاراستان بکەم گرنگی دەستور بۆ هەرێمی کوردستان بۆ باشووری کوردستان چییە؟ بەڕاستەوە هەرێمی کوردستان ساڵانێکە لە 92 کە پەرلەمانی کوردستان تشکیل بووە کۆمەڵی یاسا دەرکراوە یاسای گرنگ بۆ نمونە ئەوەی کە تایبەت بە پەرلەمانی کوردستانەوە بە حکوومەتەوە بە دەسڵاتی قەزاییەوە بۆ هەموو دەستگا و دارانە کراوە بەڵام ناشارێتەوە کە دەستور وەکەوەی کە یاسای بەڵای هەر وڵاتێکدا گرنگی و ڕۆڵی خۆی هەم لە سەقامگیری سیاسی و هەم لە دابەشکردنی دەسڵاتەکان و هەم لە دیاریکردنی ئەرک و مافی هەموو پێکهاتەکانی کوردستان بە تایبەتیش هاوڵاتیان لە کوردستاندا بۆیە زەمایەتێکی گرنگە بۆ هەموو بوارە یاسایەکان وە بۆ خۆشی سەرچاوەیەکی گرنگە بێت بۆ دەرکردنی یاساکانی پێوەدا بۆ هەموارکردنەوەی یاسایەکانی تر لە چوارچێوەی دەستوردا. گرنگی دەستور لەوەدایە کە جۆرێک لە ئیتمێنان و بابرێن ئارامی بە کۆمەلگاکە بە هاوڵاتیانی کۆمەلگاکە بدات. ئەو بڕگانە یان ئەو خاڵانەی کە هەتا ئێستا وابزانم ئەگەر هەڵە نەکەم لە ئەم چەند دانیشتنە بڕێک خاڵتان دیاری کردووە بڕێک بڕگە خۆتانیش ئەندامی ئەو لیژنەی 21 کەسیان ئەوانەی کە هەتا ئێستا هەموار بووە یان ئامادە بووە بۆ دەستوری هەرێمی کوردستان چین ئەگەر هەروە خاڵ بە خاڵ ئاماژێکی پێ بکەن؟ ڕاستەکەی ڕاکورتەکەی لەسەرەوەیەکان چونکە ئێمە بەشێکی گرنگ لە دانیشتەکان دانیشتنی سەرەتایەکان بۆ قسەکردن بوو لەسەر چوارچێوەی گشتی و لەسەر ئامێتی کارکردن میکانیزمەکانی کارکردن بەڵام وا دەستمان پێ کردووە خاڵەکان و بەندەکانی ڕۆشنووسەکەش سەرەتا گفتوگویەکی زۆر لەسەر پێشەکیەکەی کە دیباجە ینی مقدمەی دەستورەکە بۆ پێشکیە کە پێشتر ئامادەکرا بوو دوور و درێژ و هەندێک لایانی مێژووی و ئەوانی تێدا بوو باسی لە محنەتەکانی کورد و ئەو کارەسەکانی بەسەری هاتوو بەڵام دوایتر بە وەرگرتنی پێشنازی کۆمەڵێک کەسایەتی ویلایەن و گروپ و ڕێکخراوەکان ئەو پێشکیە ئەو دیباجەیە کورد کرایەوە بۆ دیباجەیەکی پڕتر و چڕتر و کە تابێ لە ناوەڕۆکی دەستورەکە و لە ناوەڕۆکی ئەو ئەهدافانەی کە دەستورەکەی بۆ دروست بووە. وایە سا لە چوارچێوە کارمان لەسەر هەندێک مادە کردووە کە پێناسەی هەرێمەکە دەکات شێوازی دەسڵات و شێوازی حکومڕانی لە هەرێمەکە دیاری دەکات و دواتریش قسە لەسەر ئەوەیە کە گەلی کوردستان لەم بەشەی کوردستاندا مافی دیاریکردنی چارەنووسی خۆی هەیە و هەموو دەسڵاتەکانیش بۆ گەنەوە لە گەلیشەوە سەرچاوا دێت. مادەی سوورەکانمان تقریبا گفتوگۆیەکی تێروتە سەمان لەسەری کردووە بەشێکی گرنگ لە چوارچێوە جوگرافیەکەی قوارەکە ینی هەرێمی کوردستان یا کوردستانمان دیاری کردووە بەڵام هەندێک هێشتا خاڵوبەند ماوە کە پێوەستن بەو ناوچانی کە پێی دەوترێت ناوچەی جێناکۆک یا ناوچە ئەو ناوچانی کە نەگەڕانراوەتەوە بۆ سەر قڵەمڕەوی ڕسمی هەرێمی کوردستان واتە کەرکووک و ناوچەکانی تر ئەوە بەنیازین ئەمڕۆ لەسەر هەندێک لەو بابەتانە بڕۆین ینی بابڵێن هەندێک مادەی گرنگ لەسەر پێکهاتەکانی هەرێمی کوردستان و لەسەر ئاینەکانی هەرێمی کوردستان و لەسەر دەسڵات شێوازی دەسڵات لە هەرێمی کوردستاندا و لەسەر چوارچێوەی جوگرافی ئەمانە هەمووی یەکلا بۆتەوە بەڵام ماوە هەندێک وردەکاری تریماوە بەتن بەنیازین ئەمڕۆ لە کۆبوونەوەکانیان بۆ سوێنێدا ئەوانیش هەموو یەکلاوینەوە بە تایبەتیش پرسی مۆزوعی ئاین و موقعەتی ئاین و ناسنامەی هەرێمەکە. بەڵێ ئەگەر لە سەرەتای ئەو خاڵانێکەوە ئامادەتان کردەوە وەکو
خۆتان فەرمووتان لە دیباجەی دەستوری هەرێمی کوردستان و دوای ئەوەش لە ئێمە لە ڕاگەاندنەکان بینیمان ناوی وەکو شێوازی حکوومەتی هەرێمی کوردستانتان داناوە بۆ پەرلەمانی دیموکراتی کۆماری تۆزێک لەسەر ئەمە توانی بۆ بینەرەکانمان تەوزیحێک بدەن؟ بەڵێ بۆ حەکە ئەوەی کە ئێمە لەسەر ڕێککەوتنی لایەنە سیاسیەکان لە کوردستانە لەسەر ڕێککەوتنەوەی کە شێوازی سیستەمەکە شێوازێکی پەرلەمانی دەبێت واتە لەسەر بنەمای باڵادەستی پەرلەمان و بوونی پەرلەمانێک کە سەرچاوی دەسەڵاتەکان و سەرچاوی بەتابەتیش دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردنی حکوومەتە ئەوە ڕێککەوتن لەسەرەوەی کە دەبێت سیستەمێکی پەرلەمانی بێت بۆ بەدنیایەشە کۆماریە بێت یعنی بۆ مانایە کە دەسەڵات دەستکردنی دەسەڵات بێت لە پۆستە باڵاکاندا لە سەرۆکایەتی هەرێم و بۆ خوارەوە سیستەمێکی ئیماراتی یان نمێکایەتی بەو شێوە نابێت سیستەمێکی کۆماریە بێت و پۆستەکان ئاڵوگۆڕێکی داکرێت بەدنیایشەوە سیستەمێکی دیموکراتیە سیستەمێکی مەدەنیە لەسەر بنەمای هاوڵاتی بوون مافی هاوڵاتی و ڕۆری هاوڵاتی و حقوقەکانی هاوڵاتی لەم دەستورەدا ئەوە جێگی کراوە پشت بە پرلایانی سیاسی دەبەسێت پشت بە جاکردنەوەی دەسەڵاتەکان لە یەکتر و هاوسەنگی لە نێوان دەسەڵاتەکان یعنی با بڵێن هەم دابەشکردنی دەسەڵاتەکان تەقسیم بەندی دەسەڵاتەکان وەکو دەسەڵاتی جێبەجێکار و دەسەڵاتی تەشریع و دەسەڵاتی دادوەری و هەمیش دەبێت هاوسەنگی و چاودێری دەسەڵاتەکانیش بەسەر یەکدا وەکو بنەمایەک بۆ دەسەڵاتی پەرلەمانیە بۆ حکوومەتی پەرلەمانی ئەمە بەشێکی گرنگە لەو بنەمایانەی کە چەسپاندومانە لە هەمووشی گرنگترەوەی کە دەبێت دەسەڵاتەکان بە شێوازێکی ئاشتیانە لە چوارچێوەی پرەنسیبە دیموکراسیەکانە لە چوارچێوەی دەسا دەستکردنی دەسەڵاتێکی ئاشتیانەدا لە چوارچێوەی ئەو بنەمایانەی کە لە دەستورەکە و لە یاساکاندا هاتووە ئەو یاساوانە دەبێت ئاڵوگۆڕی بەسەرا بێت و دەسا دەست بێت. بەڵێ لە بەشێک لەو ئامادەکاریە و نووسینەتان هاتووە کە سیستمی لامەرکەزی پەیڕەوەکەن بۆ هەرێمی کوردستانیان بۆ کوردستانی باشوور واتە دەسەڵاتێکی زۆرتر دەدەن بە پارێزگا